دوای زیاتر لە 2 ساڵ پەخخستنی پەرلەمانی کوردستان کاراکرایەوە دەرگای بەڕووی چارەسەرکردنی مەسەلە چارەنووسازەکان کرایەوە. ڕێفراندۆمیش کە یەکێکە لە مەسەلە چارەنووسازەکان لەو پەرلەمانەوە بڕیاری لەسەردرا. ئەم بڕیارەش نزیکە لە وادەی دەستپێکردنی ڕۆژی ڕێفراندۆم بە بڕوای ئەندامێکی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتیش کارکتەری سەرەکی کاراکردنەوەی پەرلەمان یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. یەکێتی نیشتیمانی کوردستان 2 ساڵە سنگ بە گولەوە نیە بۆی پەرلەمان کارابێتەوە لە کاتێکا ئێمە ئەزانین سەرۆکایەتی پەرلەمان نە سەرۆکی پەرلەمان نە جێگری پەرلەمان نە سکرتێرەکەی ئەندامی یەکێتی نین و لە فراکسیۆنی سەوزیش نین. ئەوە ئێمە یەکێتی نیشتیمانین مێژوویانە مامەڵە دەکەین و ئایندە خوازانە مامەڵە دەکەین بۆیە هەڵەسین دەچین دەمانوێت ئەو ئیشکالەتی نێوان گۆڕان پارتی هەیە لە نێوان با بڵێن پارتی کۆمەڵ هەیە حەلی بکەین. پەرلەمان کارابوویەوە و بە 65 کەس ئەندامان ئامادەی هەبوو لە پەرلەمانە داتا حسێبەوە ژمارە حسێبە نیسابی قانونی بۆ کۆگروی پەرلەمان 56 کەس کافیە 65 کەس لەوێ بوون دەنگیانداوە 66 کەس 69 کەس حزوریانە بووە ئەم 65 کەسە کە دەنگیانەوە بە کاراکردنی یاسایە کە پێوتێ یاسای ڕێفراندۆم لە 25 من پێم وایە شەرەتی تەواویە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دێر زەمانەوە مافی چاری خۆنووسین یەکێ لە دروشمەکانی بووە. ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1970 باسی ئازادی ئەم گەلە و سەرفرازی و سربەخۆیی کردووە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێشەنگی ئەو هێزە سیاسیانایە لە ئەولەوێتی ئەو هێزە سیاسیانەیە کە بانگەشە بۆ ڕێفراندۆم و بانگەشە بۆ مافی چاری خۆنووسی نەکەن. سەرباری کاراکردنەوەی پەرلەمان و پەسەندکردنی یاسای ڕێفراندۆمیش هێشتا لایەنی سیاسی هەیە کە خاوەنی کورسی پەرلەمان و پێشتر داوای کاراکردنەوەی پەرلەمانیان کردووە بەڵام لە ئێستادا لە دەرەوەی پەرلەمان ڕەخنە لە چۆنیەتی و میکانیزمەکانی کاراکردنەوەی پەرلەمانەکەیان دەگرن. ئێمە ئیشمان لەسەرەوە کردووە کە ڕێفراندەم ڕێگای یاسایی و شەرعی هەبێ. باشە پێویست بوو بۆ کارابوونەوەی پەرلەمان ڕێگای شەرعی و یاسایی بگیرێتە بەر. زۆر بەداخەوە لە کارابوونەوەی پەرلەمانژدا نەیانتوانی پابەندی ڕێگارە شەرعی و یاساییەکان بن. کۆمەڵی ئیسلامی کوردستانیش یەکێکی ترە لەو لایەنە سیاسیانەی کە بەشدار نەبوو لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بەوتەی ئەندامێکی سەرکردایەتی ئەو حیزبەش هێشتا ناکۆکی هێز و لایەنە سیاسیەکان بەردەوامە لەسەر میکانیزمەکانی پرسە یاسایی و دەستوریەکان. ئێمە وەک کۆمەڵ پێمان باشە ڕێفراندۆم لەم کاتەدا دوا بخرێ و یەکدەنگێکی نیشتیمانی بۆ دروستکرێ و وەزع و گوزەرانی خەڵک باشکرێ هەوڵێکی دیپلۆماسی زیاتر بدرێ بۆی بتوانین پشتیوانێکی باشی بۆ دروستکەین و لە کاتێکی دیاریکراوی باشتر و گونجاوترە هەمومان پێکەوە بەڵێ بۆ سەربەخۆی بکەین. کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان کە هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژی ڕێفراندۆم تا ئێستا بەهۆی ناکۆکی لایەنەکان لەسەر ئەنجامدانی ڕێفراندۆم و چۆنێتی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بەردەوامی هەیە. ئەمە ژوای کردووە شەقامی کوردی دابەش ببێت لە نێوان دەنگی بەڵێ و دەنگی نەخێر بۆ مەسەلەیەکی چارەنووسازی گەلی کورد جگە لەوانەش نەبوونی پشتیوانیەکی بەهێزی نێودەوڵەتی و فشارە دەرەکیەکان بۆ دواخستنی ڕێفراندۆم فاکتەرێکی ترن لە بەردەم ئەنجامدانی پرۆسەکە لە کاتی دیاریکراوی خۆیدا. ئاکۆ ئەمین، کورسات نیوز.